بینەر و بیسەرین کوردستان 24 دەمەوە باش هیڤیادەمێن خۆش و سەلامەت بوات خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دی هاتینە خزمەتەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەلەکە کادیش بەرنامێ ئب کوردی ڕێزگرتنا دان عەمران ئب ساڵداچوون و دان عەمری قۆناغەکە ئش قۆناغێن ژیانا مرۆڤان هەندێک جاریش ئەتێتە هەژمارتن القۆناغا سێش قۆناغا تەمەنێ مرۆڤان ئەبداغڤە الدەفمە حتا نها نەبیە کلتورەک و نەریتەکێ پێشچاف کو ڕێزەکە تایبەت و هەژی الکەسێن دان عەمر بهێتە گرتن لەورا زۆربەی دەمان وەک حاڵەتێکێ نەرێنی و نەباش تەماشەی ئەوێ قۆناغا عەمری ئەتهێتە کرن لەورا نەتەوێن ئێگرتی هەر ساڵ ئێکی دەه یانکو ئێکێ ئۆکتوبەرێ کریە ساڕوژا جیهانیا دان عەمران ئەمژی ئتناڤا خەلەکە ئەفجارە البەرنامێ بە کوردی دێتیش کێخینە سەر ئەوێ مژارێ و چەندین بەحس و باس و پرسیار و سەرنج دەهێن ئاڕاستەکردن بۆ زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق زۆر بەخێر بێ مامۆستا هیشام مامۆستاوەکەمە ئامۆژە پێدای دان عەمری یانکو پیراتی قۆناغەکەش قۆناغێن ژیانە هەر مرۆڤێکێ لەورە وەختی مرۆڤ دگەهیتە ئەوێ قۆناغێت بێتن سەردەریەکە جوان و هەژی ئەدگەل ڤی حاڵەتەی بهێتە کردن ئەدگەل مرۆڤان مە پێ باش بوو کە ئەم بچینە سەروێ مژارێش ڕووی دینی و بەحساوی چەندێ بکەین بزانین ئەرێ پیراتی و دان عەمری دەقێن ئاینی یانکو تکستێن ئاینی چاوە بەحس لەوێ مژاری کریە بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان مەسئلەی یەکی دەی یان یەکی ئۆکتۆبەر یەکی تشرینی یەکەمی هەموو ساڵێک نەتەوە یەکگرتوەکان کردوێتی بە ڕۆژی جیهانی بە ساڵاچوان یان دان عەمر یان کەسانی بەتەمەن ئەمەش مەسئلەیەکی گرنگە چونکە پێشتریش وەکوڵە 12 هەموو ساڵێکی کورە بە ڕۆژی جیهانی لاوان کەواتە لە دوای ئەو دوو مانگە بۆ مانگی دا یەکیدا کاتە ڕۆژی جیهانی بە ساڵا چووە ڕوانگە ئاینەکەی زۆر گرنگە چونکە وشەکانی قورئان وشەی خوددایە کاتێکە خوددا خالقی مرۆڤە خۆی چ ناوێکی لێدەنێ ئێستا ئێمە دەڵێن دان عەمر دەڵێن بە ساڵاچوو دەڵێن بە تەمەن لە ڕووی مەسەلەن زمانەوانیشەوە ئەگە بچتە سایتە عەرەبیەکان ئەڵێ ئەلیەوم العالەمی للموسن یان موسنین یعنی بە ساڵاچوان یعنی حسابی چی کردو حسابی ئەوەی کردووە کە سن یعنی ساڵ معنەی وایە ئەو وشانە کاریگەری هەیە لەسەر تێڕوانینی ئێمە بۆ کەسێوان وشانە کێماتیەک ناودانینە یعنی بە جۆرێک وەکو بڵێ تەنها ساڵی ژماردووە یعنی پێوەرێکی داناوە کە بڵێ موسن یا بە ساڵاچوو چیت بیرەکەوێتەوە کە ئەنەوە عمرێکی دیاری کراوە ئەڵێ 1 2 3 4 5 گەشتە 65 بەرەو ژوور بۆ نمونەڵێ قۆناغی یەکەمی پیرەتی وای پێڵێ ینی چی پێوەرێکی هەبوو تەنها ساڵ وانە ینی ئەڵێ ئەم کەسە بە ساڵا چوو جەمەستم ئەوەیە خوددا لە قورئاندا وا نافەرمێ خوددا لە قورئاندا نافەرمێ مەسەلەن موسن یعنی بڵێ تەنها لەبەر ئەوەی ساڵەکانی تەمەنی 1 2 3 4 5 ئەو ساڵانی تەمەنە ئەم ئینسانە بە ساڵا چووە خزمەتی کردووە بە مانایەک ماڵ و مناڵی بەخێو کردووە خەباتی ژیانەکە تەژیل سەربوران ئەوە ڕاستە بۆیە خوددا لە قورئاندا دەفەرمێ بەم نەوعە کەسە وما يعمر من معمر کەواتە خوددا وشەی عمر و عیمارە و ئیعمار و معمر و عامر شوێنێک چۆڵ بێ چۆڵە کە شوێنێک قەڵەباڵغ بێ و خەڵکی لێبێ پێوترێ عامرە کەواتە عمر پەیوەندی بە عیمرانێ هەیە ئەمە مەسەلەیە کەواتە تو ئەگەر بڕوانیتە زاراوەیە کە خوددا بەکاری هێنابێ نەک مرۆڤ ئەم هەمومانە جوانیتایە کەواتە خوددا پێمان دەڵێ وەختێ دەڕوانیتە دایکت بەتەمەنە مەسەلەن باوکت باپیرت داپیرت خاڵت مامت خەڵکی دیکە دەبینی بە شێوازێکی گشتی خوددا دەفەرمێ ئەوها لێیان بڕوانە نەک وەک موسن یعنی کە ئەنەه ساڵی بەڕێ کردووە ساڵی بەڕێ کردووە نە خوددا دەفەرمێ وما يعمر من معمر کەواتە خوددا عمری هێنا لەگەڵ ئەم دەستەواژانە کە بیکەیتەوە بە کوردی یعنی معمر وەکو چۆن بڵێ ئاوەدان کراوە یعنی ئەم کەسە ئەم عمرەی کە هەیبووە عیمارەی کردووە ماڵی دروست کردووە خەباتی کردووە بۆ ئەمە نیشتیمانی بنیاتناوە کاری جوانی ئەنجام داوە ئەوجا لە هەمان شێوە ئاوەدانی بۆ بە دەوروبەری خۆی وەکوڵێ ینی عیمران بووە عامر بووە شوێن دەستی هەیەت ناو ژیانێدا ینی ئەمە یعنی شوێن دەستی هەیە لە ناو ژیانە ئەوە قسەیەکی زۆر جوانە لەبەر ئەوەیە خوددا لە قورئاندا وشەی ئەوەی کە لە دەرێ بەکاری دێنێ عەرەب ئەڵێ موسن خوددا دەفەرمێ معمر ئەمە قاڵێکی زۆر سەرێکیە هەر لە یەک وشەی قورئانیەوە چیمان بۆ دروستەکە کە بە چاوێکی ڕێز بڕوانینە ئەو کەسانەی کە ئەگەنە ئەو تەمەنە بۆ چونکە ئەمە بتەوێ و نەتەوێ لە ماوەی ئەم تەمەنەیە ئیعماری کردووە
عمرێکی بەخشیوە کەواتە ئەف دەستەواژێن ئەم وەک کورد کارتینی دان عەمر یان پیرەمێر یان بە ساڵاتچوو تشتێکی نەباشە؟ یعنی ئەمە زۆر گرنگە دەڵێن خدا پێی خۆشە خدا پێی خۆشە چۆن دەفەرمێ لا تەقولوا ڕاعینا وقولوا انظرنا ڕاعینا و ئەنظورنا لەمانە ژێرەوەکەی تقریبان وەک یەک وایە بەس ئەویان چونکە مانایەکی سلبی دەبەخشێ هەمیشە خدا حەز دەکات شتی جوان بەکاربێنی جا ئێمە من ناتوانم بوشەیەک دابێنم مەبەستم ئەوە بوو کە ئەمە کاری ئەکادیمیای کوردیە یعنی زۆر گرنگە هەمیشە ئەو وشانە بەکاربێنین کە خدا پێی خۆشە یعنی وشەگەلێک هەن کە خدا چۆن ئەوە موسنی بەکار نهێناوە معەممەری بەکارهێناوە گرنگە لە کوردیا ئەو بابتانی بۆ بدۆزینەوە اینجا لە هەمان کاتیشدا ئەگەر بڕوانیتە قورئان خوا دەفەرمێ یعنی وەکو چۆن دەڵێ دیاری دەکا ئەم مەسئلەی بە ساڵاچوون و ئەم مەسئلەی زیادبوونی تەمەنە یعنی لە وڵاتە چۆن دەڵێ بە شێوازێکی سەرەکی خەڵک بە شێوازێکی نەرێنی و خراپ تەماشای دەکە یعنی چۆن یعنی کورد ماندووە بە شێوازێکی سەرەکی کورد هەر لە پێش لە مێژە دەگوتێت تەنانەت ڕۆژهەڵات ناسەکانیش دەڵێن ئافرەتی کورد یا کچی کورد جوانە بەڵام زوو دائەکەوێ زوو جوانێکی نامێنێ بۆ چونکە ماندووە کاری دەشت و دەر و لادێ و قورسە یعنی کارەکانی قورسە ژیانیش هەر بەم شێوازەیە جا مەبەستم لەوە چی بوو گرنگە بڕوانینە ئەم مەسئلەیە وەکو قۆناغێکی تەمەن ئەمە چیمان بۆ حەلەکە ئەمە ئەوەمان بۆ چارەسەرەکە کە خدا ئەمەشی پێگوتین خدا فەرموویەتی ئەمە سونەتێکی کەونیە یعنی ئەمە ڕێبازێکە یعنی ئەمە ڕێگایەکی سروشتی تەبیعی ئاوا ئەڕوا کە ئینسان خدا فەرمووی الله الذي خدا چی کردووە الله الذي خلقكم من ضعف خدا ئێوەی لە لاوازیەوە دروست کرد لاوازی ئەوەیە کە ئینسان لە سکی دایکەوە تاوەکو مناڵی شەو تاوەکو پێ ئەگرێ و گەورە مەم هەمووی هەر لاوازیە ئەو جا خدا دەفەرمێ ثم جعل من بعد ضعف قوة ئەو کات اینجا ئەگاتە تەمەنێک ئەو کاتە ئەتوانی بڵێ لە لاوازیەوە هات بۆ قووە لە دوای ئەم تەمەنەش کە تێ ئەپەڕێ خدا دەفەرمووی ثم جعل من بعد قوة لە دوای ئەم هێزە لە دوای ئەم بەهێزبوونە چی کرد ثم جعل من بعد قوة ضعفا وشيبة ضعفا وشيبة ئەمجا چی بوو هەمیسان هاتەوە لاوازیەکە لەگەڵ چی لەگەڵ شەیبە شەیبە یعنی بە معنەیەک بڵێن لەمانەکان بە کوردی پێی دەڵێن پیری بە کوردی پێی دەڵێن پیری بەڵام زۆر گرنگە کۆتایی ئاەتەکە یعنی هێشتا ماوە هێشتا دوای ئەوە خەڵک ئەڵە تاوتر مادام گەشتە شەیبە و پیری دەڵێتە چاوەڕێی مردن بکە نەخدا دەفەرمێ يخلق ما يشاء يخلق ما يشاء یعنی چی یعنی بە معنەی وایە دەکرێ لە دوای ئەو ضعف و شەیبەیە ئینسان هێشتا بتوانێ ببەخشێ هێشتا بتوانێ بدا هێشتا بتوانێت شتی پێ بێ یعنی شتی پێما بێ بۆیە من زۆر جارێ ما بینین کەسێکێ تەمەنی هەفتایە هەشتایە نەوەتیشە هەر لە عەتا و لە بەخشین و لە کارەکانی خۆی کۆمتکارین بێژین ئەف قۆناغە دەستپێکی یا ضعیفی و لاوازیە پشتێنگی قووەتە هێزیە و قووەتە دیتر کە تکەویتە بێ هێزیەدان کوت لاوازیەدا بەلێ هێزا فکری و سەربوران هەیە ڕاستە ئەو قسەیە ڕاستە کەواتە دەکرێ بڵێن لە ڕووی جەستەیەوە نەتوانێت وەکو جاران شتێکی قورس هەڵگرێ بەڵام خۆ لە ڕووی فکرەوە دەتوانێت چاکمان پێ بڵێ شتی باشمان پێ بڵێ لەبەرەوە خدا تەکمیلەی ئاەتەکەی بەچی کرد وهو العلیم القدیر علیم و قدیر یعنی بزانە زانا و بەتوانە زانا و بەتوانە کەواتە لێرەوە زۆر گرنگە ئەم ئاەتە ئەومان پێ دەڵێ کە ئینسان لەو تەمەنەشە نابێ ناومێردی ئەڵمانەکان پندێکیان هەیە قسەیەکی جوانیان هەیە دەڵێن تەمەن ژیان لە دوای 65 دەست پێ دەکە ئەوان دەڵێن خەڵک لای ئێمە کە تەقاعود دەبێ و خانە نشین دەبێت لە 63 ساڵی ئیتر زۆر یعنی بێتاقەتە بێ ماندوو ئەبێ لە ماڵەوە دانیشێ ئەبێ پێی بڵێ تۆ خانە نشین بووی لە دەوام خانە نشین نەبوویتە لە ژیان خۆ ئەمجا ئیتر بۆ خۆت دەژی و ماڵ و مناڵت شکر پێگەیشتووە و ئیتر ئەمجا دەتوانی بۆ خۆت بژی لە ڕاستیدا بەرەو ئەڵمانەکان قسەکەیان جوانە کە دەڵێ ژیان لە دوای 65 دەست پێ دەکە کەواتە ئەم گۆڕینەش خدا پێمان دەفەرمێ يخلق ما يشاء وهو العليم القدير دەکرێت ئێمە بە جۆرێکی تر لەم قۆناغی تەمەنە بڕوانین جا لێرە ئەوە ڕاستە کە لە سەر زمانی پێغەمبەران و خدا فەرموویەتی قال ربي إني وهن العظم مني واشتعل الرأس شيبة کەواتە ئەمە دیمەنە دەرەوەکەیە ڕاستە ئینسان ئێسکی نەرم دەبێتەوە ئینسان تۆزێ لاواز دەبێت و سەری واشتعل الرأس شيبة وەک بڵێ گڕی سپێتیت ینی ئاگری سپێتیت پێوە نابێ هەر بەجاری هەمووی سپی بوو بێ ئەمانە هەمووی دیمەنی دەڕۆن بەڵام خۆ ئەوەش لەبیرە هەر ئەم پێغەمبەرە درودی خوای لەسەر وەختی وا دەفەرمێ ئیدینەوە دەخاتەوە و پەیامی خۆی دەگەیەنێ و هەر بەو تەمەنەشە بەڵێ بەڵێ مامۆستا بەڕێز هەردیسان سەر ئاخستنا جەنابێت ئەمە دەبێتە بچنە ناف شارên کوردستانێدا و پرسیارە کاتی ئاراستەکردن و بەوان بەڕێزان ژی وەڵامەوێدا بفەرموون بینەربین
هەموو کەسانی کە پیرە بن و چنەتەمەنەوە بەڕای من شوێنێک هەبێ ئەو کەسانی تیا کۆ بکرێتەوە خزمەتێکیان بکرێ ڕێزیان لێ بژیرێ ئەو کەسانە ئەگەر لە ماڵ شوێنیان نەبێیان خێزانیان نەبێیان لە دەرەوەی وڵاتی خۆیان بن ئەگەر شوێنەگە بێت یای کۆ بکرێنەوە خزمەتیان بکرێ ڕێزیان لێ بژیرێ منیش وەکو گەنجێکی وادارم لە دوا ڕۆژە ڕێزێکی تایبەتمان لێ بژیرێت و هەروها شوێنێکە بێت یای کۆ بینەوە باشترین شتە بێت والله هەمیتش دەست پێکە ڕێز و احترامە ڕێز و تەقدیرێک و دوو بێت گرتن پاشی ئەگەر حکوومەتێندەك جێ تایبەتە بم بۆ ڕێنیشتنێ ئەم نابژم بۆ ماڵەتدان ئەمرا چونکە بۆ مجتمعی مەجاری زیە خواستم باجێ ڕێزاخ و باجێڕێکی عشایریە یعنی ماڵەتدان ئەمرا بژم فێری بێت vekirن دێ بە جێ gelek yani pisyarê û gengeşê û xelkê hema cihekê taybet bom vekirin bۆ ڕێنیشتنê gelek cên bên vekirin ne cihek tinê di sê cihekê zaxo bên vekirin bû nîştina wana rêz lê bêt girtin û wextê pîrit bin mûçeyek bom bêt dabîn kirin yan jî êk ji mûçeyê bidin dê êkedî jî yani xizmeta wan biket wekî welatên biyanî mesela îstîfade jî bibînin بەڕاستی لە وڵاتی ئێمەدا ئینسان کە دەگاتە تەمەنی پیری یاخود کە لە تەمەنی گەنجی یاخود تەمەنی مناڵی بە جێرەی بە درێژایی تەمەنی حەزەکاتن لەو تەمەنی تێدایە ئەو خولیا و حەز و هیوا و ئاواتانەی هەیەی بۆی دابین بکرێتن بە تایبەتی لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن حکوومەتەوە بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە لە کوردستانی خۆماندا ئەو حەز و خولیا و ئاواتانەی مرۆڤی کورد هەیەی کە لە تەمەنی پیری حەزەکاتن لۆی دابین بکرێت احتیمال لە تەمەنی گەنجی لۆی بەردەست بیتن یاخود لە تەمەنی منداڵی ئەو شتە بەردەست بیت لە کاتی بەتەمەن و یان پیروندا حەز دەکەم ئەو پێدەویستانەی کە پیری هەیە دابین بکرێت وەکو خوان و خواردن کەشوهاچی ڕێک زۆر شتی تر هەیەکەوە لە تەمەنی پیری ئێستادا زۆر کەم کوڕی هەیە پێویستە و کاتەکەم حەز دەکەم تەمەن و پیری شتانە جێبەجێ بکرێتن خدي راسي مرحلة دانا عمرية قالك زحمة يعني إنسان وقت سحكتي وبقعت في مرحلة ودانا عمر ببت قالك جار عندك دي بيجن يا ربي دعاك بيجي أس رزيل نبم يعني إنسان وقت بقعت دانا عمرية رزيل نبت وشاف دريك باشش قبالي مثلا خيزانا ويفا عائلة ويفا بيتالي كيرن شكو أفدانا عمره بيتفي حتى مسألة درونيجي يعني إنه كقالك ولادت بيشكاتي تايبات يعني دانا عمري بريكة درونيتي نوان بريكة نفسيتي نوان تعاملك جوازة تعاملك خاصة بله سپاس بۆ بینەرên بەڕێز ئەوان بەشدار بووان کە بوو چووناخۆ دەربڕی سەبارەت بێپرسیارێت وە گەنجێک تەدوێت چ بوو تەبێتەگرن دەمات و بیە کەسێکی دانعمر مامۆستی بەڕێز زۆر بەڕێزان ئاماژەداوی چەندێک کە کەس وەختی مەزن بیتن گرنگە یعنی سەخبێریاوی بێتەکردنش ڕۆی خارن و بەخارن و جلوبەرگ و ڕێزگرتنە ڤیڕەنگەی ئەرێ ڕێزگرتنە کەسێ دانعمر بریتیەش vê çendê yan jî tiştê mastiriş piş vê çendê heye و dîv dema divê çîne ser wî tewerî jî ke bizanîn سەرەدەریەکە جوان و تەندروست و هەژید گەل دایک و بابام چ شێواز بێتەکردن بەڵێ لەوانەیە بەشێک لە بینەران دایک و باوکیان گەنج بن بەسمان ئەوانە نەبێ چکە ساڕۆژی جیهانی بە ساڵاتچوان یەکی دێ لەو یادە قسەکەین ئەمە بەسمان ئەوەیە ئێستا کەسانێکن خۆیان لە تەمەنێکان دایک و باوکیان چوونەتە ئەو تەمەنی کە دوای 65 و ئەو تەمەنانن کەوتونەتە ئەو تەمەنی بە پێی پێوەرینەتەوە یەکگرتوەکان پێیان بگوترێ بە ساڵاتچوو بۆ نمونە جالبەرەوە ئەو کەسانی کە دایک و باوشیان لەو تەمەنەیە باپیریان لەگەڵە نەنکیان لەگەڵە داپیریان لەگەڵەوە کۆڵێ مامیان خاڵیان دەوروبەر کەسێتر ئەمانە هەمووی هەیە بە زۆر گرنگە ینی تایبەتمەندیەک بدەین بەو جۆرە تەمەنە ئەگەر دایک و باوکت بوون دایک و باوک زۆر تایبەتمەندی گەورەیانی بزانە خوددا لە قورئان دەفەرمێ وقضا یعنی وەکو چۆن قازی ئەمرەکە و ئیتر حکمی بڕیار دەدا وقضا ربك ألا تعبدوا إلا إياه يعني خدا بڕیاری دا جگەل لە خوددا کەسی دیکە مەپەرستن ئەمە ینی تەوحیدە و ئیدی ئەمە وەکو دەڵێ ئیسلامەتی و دین بەڵێ ئەمە کڕۆکی دینە لەگەڵە وەبیلوالیدەینی ئیحسانە وەبیلوالیدەینی ئیحسانە کەواتە ئەم مەسەلەی هێنایە پاڵی ئەو ئەم مەسەلە پلەبەندیە قورئان بەحث کرد گرنگی خۆ هەیە دوێ چەندێ بەڵێ بەدڵنیایی دوشتی لێ دەرەکەوێ یەکیانەوەی لەگەڵ ئەوەی وقضا ربك ألا تعبدوا إلا إياه لەگەڵیشە بەواوی عەطف وبالوالدين إحسانا جا مەسئلەی ئیحسان لەگەڵ والیدەینە زۆر ئەوش مەسئلەیە کە هەڵبژاردننی ئیحسان بۆ والیدەین یعنی چۆن یعنی زۆر کەس ڕەنگە هەندێک کوڕ و کچ هەبن یعنی کە خزمەتی باوکو دایکیان نەکەن لەو تەمەنە وەکو بڵێ کەس پێی نازانێ ئەی بۆ ینی زۆر قسەی وا هەیەڵێ ئەی بۆ کوڕەکەی تری بۆی نایکە ئەی بۆ کچەکەی تری خۆ هەر باشە ئەو باوکو دایکە هەر منیان هەیە ئەی خۆ کوڕێتریشی هەیە کچێتریشی هەیە
جا بۆ تۆ کوڕە باشەکە نابی تۆ بۆ کچە باشەکە نابی بۆیە خوددا دەفەرمێ وبالوالدين إحسانا پێغەمبەر لە فەرمودەیەکە ئیحسانی بەچی ڕاوە کرد أن تعبد الله كأنك تراه خوا بجۆرێ بپەرستە وەک ئەوەی دەیبینی فإن لم تكن تراه کە نایبینی فإنه يراك کەواتە ئەم مەسئلەیە خوددا پێی بۆیە لە پاڵ ئەللا تعبدوا إلا إياه وەختێ بۆ دایک و باوک باش دەبی ئەمرێکی خودایی جێبەجێ دەکەی هیچ منەتێکی تێدا نییە بەسەر دایک و باوکی شتا بکەیت بەلێ وێرەش بیر نەکەی مامۆستا هەندێک دای باب هەنا ڕەنگەت خراپن گەل زارۆکێت خۆ ئاەت وی دەمەیدا ئەوی کوڕی ئەف بەهاناویە جێ خوددا بیشتن دایک باوکن بۆ من هیچ نەکریە ئەینە ئەڵەن دەگمەن و نادیرە هەمانە ڕەنگە لەو جۆرەمان هەبێ لە سەتا یەکێک دایکێک باش نەبوو بێ باوکێک باش نەبوو بێ وەنیە ئەو قسانە هەیە بەس ئێمە ئێستا قسەمان لە هێڵە گشتێکەیە قسەمان لە هێڵە گشتێکەیە جا لەبەرەوە ئەوە کە من بەستم بۆ وبالوالدين إحسانا یعنی چاکبوون بۆ دایک و باوک هیچ منەتی تێدا نییە ئەبێ باش بی بۆیان ئەمە خوددا وای فەرمووە ئەمەی ڕەبت کوڕێ بە وشەی ئیحسان جا لێرە بڕوانە چاکە حکوومەت شوێنێکی هەیە بۆ چکە هەر واڕێکەکەوێ هەندێک کوڕ باش نەبن هەندێک کچ باش نەبن بۆ دایک و باوکیان حکوومەت شوێنێکی هەبێ وەکو خەڵوەتگەی پیری وەکو شوێنێک بۆ خانەی بە ساڵا چوان بەڵام خوددا بە یەک وشە ئێستا بزانێ مە سەعاتی قساکەین چونکە مرۆڤین بەڵام خوددا بە یەک وشە بۆمانە سەلمێنێ ئەڵێ نابێ دایک و باوکتان بخەنە خانەی بە ساڵا چوان خوددا دەفەرمێ چۆن ئەم قسەیە چۆن ریتێکی نەباشە خوددا دەفەرمێ ئیمە يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما إما يبلغن عندك أبزانا كلمة خدايا عندك يعني جاء يبلغن بو بفعل مزارعة مثلا بلغ يعني أقاد لين يلا بريك على والله باوكد بتمنى وباوكد بيربو ولا بينا لا ياخذ يبلغن بفعل مزارع يعني لبر شاوي خوته يعني الروجانه دايك وباوك لبر شاوي خوتن همو روجيك دايبيني باوكو دله بساعات وبالروجوا بتمنى هذا شنو وقوله دبن يبلغن يعني شلون دله فرمانك بردوامه رابردوني بردوامه بروسك بردوامه بروسي قوربون وبتمنشون وبصالاتشوني دايك وباوك لبر شاوته اما يبلغن عندك او اقصي خدايا يعني بو شيء خدا دفتبن خدا دەفەرمێ دایک و باوکتان مەخەنە خانەی بەساڵات چوون تۆ کە هەی چۆن ئەبێ عیندەکە لە لای تۆ ئەوە قسەی خوددایە جا لەبەرەوە ئەو مەسەلەیەکی زۆر گرنگە جا فەرمێ ئەحەدوهما ئەو کیلاهما قسەی خوددا چەند وردە ئەحەدوهما ئەو کیلاهما یعنی عادەتەن وایە کە خوددا ئەحەدوهمای پێشخستووە یعنی کەم جاوارێکەکە و دایک و باوکت هەردووکی ما بێ و گەشت بدە تەمەنێکی دوور و درێژ هەردووکیان بەیەکەوە ئەو کیلاهمای خستە پشتەوە عادەتەن ئینسان یا باوکی دەمێنێ یادەیەکی دەمێنێ ینی ئەو یان یەکێکیان دەمێنێ لە ژیانێک کە دەچێتە تەمەنەوە اینجا دوجار نادیرە کەمە ئەوی تر کە کیلاهما تۆ بچیتە 70 ساڵی یا 6 ساڵی و دایک و باوکت هەردووکیان بێکۆما بن ئەمەش هەیە بەڵام ئەحەدوهمای خستە پێشەوە جا فەرمووی فلا تقل لهما أف لای کەمەکەی یعنی هەر بڵێ ئۆف لە دەستیەوە ئەمە قسەیەکە بەدەم دەوترێ یعنی خوددا فەرمێ لای کەمی وشەی خراپ نابێ بەکاربێنی لە بەرامبەریان نابێ بەرامبەریان بەکاربێنی بەڵێ مامۆستا ئەف داواکاریەکە معجیزەی و زۆر زەحمەت نینە کول کەسێکی بێتەکردم چ شێوازێکت گەل دای بابا ڕقنە ئاخفیتن چونکە دایک و باوکیش معجیزە تۆیان پێگەیاندووە دەسەوەر کە تۆ چەند گریاوی لە مناڵیە لە ماوەی بە هەر بە 2 ساڵەکە بڵێن چەند شەو ئەوت لە خەو هەستاندووە چەند شەو ئەوی ستێتی بخەوێ بەیانی بەتایبەت دایکانی کورد بەیانی ئیشی ماڵی هەیە ئیشی دەرێ هەیە و ئیتر یعنی کۆمەڵێک ئیشی لەسەر کۆ بۆتەوە خواخوایەتی بەس شەوەکە بخەوێ بەیانی بتوانێت ئیشەکانی بکات لە شەوەکەشا 5 جار 10 جار هەڵستاندووە ئەی ئەمە چی بڵێ ینی هەستاوە و هیچ دایکێک منەتی بەسەر مناڵەکەیان نەکردووە هیچ باوکێک منەتی بەسەر مناڵەکەیان نەکردووە کە چۆتە دەرێ بەسەرما خوب کەمتر خەمژی وانە بە سەرما و بە گەرما چووە ئیشی بۆی کردووە هاتۆتەوە قەت بە مناڵەکەی منەتی بەسەرا بکە نەیکردووە کەواتە ئیشەکە دوولایەنەیە ئەگەر ئەمە بە معجزە دابنێ ئەوەی ئەوانش هەر معجزێ بۆیە خوددا فەرمی فلا تقل لهما أف ولا تنهرهما نهر بۆچی دێ خوددا بۆ دەرۆزەکەر یەکی دێتە بەر دەرگاکە دەرۆزاکە خوددا دەفەرمێ و ئەمە السائلە فلا تنهر تۆ ئەبێ ئەوانەکە ئەی دایک و باوک چۆنە بێ لێ بکەی نابێ بۆیە خوددا دەفەرمێ ولا تنهرهما نهر لە چیەوە دێ لە باسەکانە ئەوەیە کە ئەو تەمەنە هەندێک قساکە تۆ بەدڵت نییە یا تێناگەی هەندێک قساکەڵێ ئۆهۆ کەی وەختی ئەوەیە ئەمە نەهرە کورە دەدانیشە تۆ من دنیا لەکوێ و تۆ ئەمە هەمووی پێوترێ نەهر یعنی ئەو قسەی کە ئەوەی کا لە لای تۆ باوی نەماوە ئەو قسەیە ئەمە پێی دەگوترێ
بۆیە خوددا دەفەرمێ وەلا تەنهەڕومە اینجا چی بڵێ لە بەرام وەقل لەهما قەولا کەریمە وەقل لەهما بە هەردووکیان چی بێژە چ بڵێ قەولا کەریمە قەولی کەریم یعنی وشەی یعنی پڕ کەرامەت کەریم و کەرامەت کەواتە خوددا لە ناوەکانی خۆی ئەلکەریمە هاتووە هەڵی بژاردۆ دەڵێتەوە وشەکانت پڕ ڕێز و کەرامەت بن دایک و باوکت لە قسەکان تا هەست بە کەرامەت بکەن کاتێ دەیاندوە واخفض لهما جناح الذل من الرحمة یعنی جەناح باڵە تۆ تیارت بینیوە یان هەمان کاتیشە باڵندەت بینیوە باڵندە کە دەیەوێت بفرێ هەردوو باڵەکەی دەکاتەوە بڵند دێکاتەوە دەفرێ وەختێ دەیەوێت بنیشێتەوە نزم بێتەوە چ دەکا هەردوو باڵەکەی دێنێتەوە یەک و باڵەکانی نزم دەکاتەوە دەنیژێتەوە خدا وا دەفەرمێ واخفض لهما جناح الذل من الرحمة هێمای تەواضع و شکاندنی ئەوە بەڵێ ئەوە ڕاستە کەواتە لە بەرامبەر باوکو دایکە بێ خاکیبی لە بەرامبەر باوکو دایکە تۆ وەزیری تۆ بەڕێوەبەری گشتی تۆ نازانم هەر شتێکی هەر پلە پۆستێک تێ ئەوە بۆ دەرێ بۆ دایک و باوک ئەوە نییە بۆ دایک و باوک واخفض لهما جناح الذل تۆ زەلیل نابی بەوە من الرحمەتیە چونکە ئەوە چییە ئەوە ڕەحمەتی تۆیە وەقل چی ئەڵێ لەم حاڵەتەیە وەقل رب ارحمهما كما ربياني صغيرة خدايا ڕەحمیان پێ بکە هەر وەکو ئەوان منیان پێگەیان کاتێکە من بچووک و کاتێکە من منداڵ بەێ مامۆستا بەڕێز ئەگەر ئەم سەحکەین هەندێک حاڵەت هەنت ناوە هەرێمە کوردستانیژیدا و ڕەنگە مرۆڤانشیندا ئەوە هەبیتن کە کەسێکی پێچێ نەبیتن دای بابێت خۆ خدام بکەتن ئایا دوی حاڵەتەیدا بچیتە خانە ساڵاتچوان باشتر نینە ماڵ دەبیت کە پێچ نەبیت خدام کرد من نازانم ینی ئەوەکو بڵێ ئەو بڕیارە بدەم ناتوانم ئەو بڕیارە بدەم بەڵام دەڵێم ینی دایک و باوک ئەبێ ینی چۆنەڵێ بەو معنایی کە حەزیان لە چییە جاری وای ڕەنگە دایک و باوکە کە خۆیان لەو ئاستە عاقڵە بن دەڵێن ڕۆ لەمە بەیەکەوە بین لە یەک ماڵە هین نییە یعنی شەڕمان دەبێ بووک و خەس و ئەو قسانە وەرن خانوویەکی تەنیامان هەبێ ڕەنگە باشتر بێ شوێنێکی تەنیام ئەو کاتە ئەوش سەر حاڵەتی هەر بیر الوالدینە چونکە ئەوان حەزیان لەوە بوو گرنگ ئەوەی بزین ئەوان حەزیان لە چیە لە دایک و باوک ئینسان لە دایک و باوکی خۆی بپرسێ بتان خەمەخانەی بە ساڵاتچوان خۆشترە یان لە لای من بن وانە هەمیشە تۆ خۆمە ساڵانە لەم یادەیە ئەچینە خانی بە ساڵاتچوان و ئەیان دوێنین و قسەی لەگەڵاکەی کەس حەزی لە خانی بە ساڵاتچوان نییە هەموو کەس حەزەکە لە لای کەسی خۆی بێ و لە لای مناڵی خۆی جوانە بەێ بینێرین بەڕێز پشتی بێنڤدانەکە کورت و دەهینە جواتەوەین هێژا بوو پتر درێژە پێدان سەرویتەوە تەماشاوانین بەڕێز دووبارە سەڵافوە بن بەردەوامین بوو پتر درێژە پێدان سەرتەوەری هاتیە دەست نیشانکردن ڕێزگرتنە دان عەمران ئەمستە هێژا پشتی مەزانی دەقێن ئاینی چەوە بەحسا دان عەمر و ساڵڤەچوان کردیە و چەوە سەردەریەکە جوان و پێتەوی دیگەل دای بابان بهێتەکردن دەمادگەهنەوێ قۆناغا عەمری نەهامەد بێتن بزانین بچینە جڤاتە کەساتی و زانا و عارفێن کووردا وان چەوە هەلسەنگاندناوی بابەتەی کردیا و چه ئاخفتنێکش مەڕاگوتیە بەڵێ عارفانی کورد زانایانی کورد شێخانی کورد قسەی جوانیان لەم بارە هەیە ینی بە شێوازێکی سەرەکی ئاوا بۆی چوون ینی لە کۆی قسەکانەگەن چۆن دەڵێ مشتێک نمونەی خەروارێکە ئەتوانین چەند نمونە وەرگین مەحوی شاعر لە شعرێکاڵێ لە پێ کەوتوم و نەفسم بۆ هەوا دەشنێ وەکو منداڵ لەبەر پیری سرم خۆی ناگرێت و تازە پێدەگرم یعنی ئەمە حاڵەتێکە وەکو حاڵەتەکەی تر وەصفی حاڵەتی خۆی دەکە یا وەصفی حاڵەتێکی بە ساڵاتچۆکە کە دەڵێ لە پێکەوتوم و نەفسم بۆ هەوا دەشنێ وەکو منداڵ یعنی ئەمە دوو مانای تایە مانایەکی ئەرێنی و مانایەکی نەرێنی مانە ئەرێنەکەی ئەوەیەکە ئینسان گەشتە تەمەنێکیش و بوو بەدان عەمر و بوو بە ساڵاتچوو بەو شێوازەشی لێ هاتکە وەکو بەحمی دەڵێ لە پێکەوتوم بەڵام نەفسم بۆ هەوا دەشنێ وەکو منداڵ یعنی هین نابێ وەکشۆنە لە پیر ژیانی بەڵێ ئینسان بێزار نابێ لە ژیان لەبەرەوەی ئەگە بڕوانی قسەیەک هەیە دەڵێ هەموو کەس حەزەکە تەمەنی درێژ بێ وایە بەڵام هەموو کەسیش ڕقی لە پیریە ناشکرێ یعنی کە تەمەن درێژ بوو پیری دێ تەمەن درێژ بێ و پیری نەیە ئەوە چییە ئەوە بەهەشتە ئەوەیە کە خوددا لێەوە پێمان دەڵێ ئینسان ئیمان بۆچی باشە بۆ ئەوە باشە ئیمان ئەوەیە کە ئینسان خوددا فەرمووی یەخلوق ما یەشاء وهو العلیم القدیر ئەوە ئیدی ئەو ژیانە بەهەشتیە کە ئینسان تیایدا تەمەنی هەتایە و پیریش نابێ ئەوکاتە ئینسان خوا خستوێتە ناخێوە لە فیترەتی ئینسان هەیە کە تەمەنی درێژ بێ نەبڕاوە بێ لە هەمان کاتیشدا وەکو دەڵێ پیر نەبێ هەر گەنج بێ بۆیە کە مەحوی دەڵێ لە پێکەوتوم و نەفسم بۆ هەوا دەشنێ وەکو منداڵ یعنی ئەمە حاڵەتێکی زۆر لە ئەرێنەکەی زۆر ڕاستە
لە نەرێنێکی خراپە کە ئینسان گەشتە ئەو تەمەنە و کارێکی مناڵانە بکە هەرزەکارانە بکە ئەوە بەڵام لە مانە ئەرێنەکەی و مانە پۆزەتیف و باشەکەی ئەوەیە کە ئینسان با لە تەمەنی شار ڕۆبچێ بەڵام لە هەمان کاتدا نفسی بۆ هەوا دەشنێ وەکو منداڵ ینی بە مانایەکی تر ئینسان هەر ئەوەت و تموح هەر بەردەوام وەکو منداڵێک چەند ئاوات و تموحی هەیە لەو تەمەنەشە ئاوات و تموح و چۆنەڵێ ئامانجەکانی ئینسان لەدەست نەدراوە هەر لەبەرەوەی جارێکی دی مەحوی دەڵێ پیری نفوزی کردە بەدەن پیری نفوزی کردە بەدەن پیری نفوزی کردە بەدەن بەسیە تەمبەڵی ینی بەسە ینی بەسە بێتاقەتی بەسە تەمبەڵی بەسە کار نەکردن ئیدی ئەمە ینی پێمان دەڵێ کە ئینسان هەنگاو بە هەنگاو بە تەمەنە ئەچێ دەبێ خۆی وریاکاتەوە مەحوی جارێکی دی پێمان دەڵێ پیری نفوزی کردە بەدەن بەسیە تەمبەڵی یعنی بەسە بێتاقەتی و تەمبەڵی و دانیشتن و ئەنکو پیرۆکی ڕۆمانەوەی چەندێنە دەت ماڵ دانیشیت و بێکار زۆر ڕاستە یعنی ئەوە یەکسان نەکەین بڵێن پیری یعنی دانیشتن خانە نشینی ئەوش یەکێکە لە وشە خراپەکان من نازانم چی بۆ بدۆزمەوە خۆزگە ئەکادیمیای کوردی بۆی بدۆزێتەوە یعنی خانە نشین یعنی لە خان و لە ماڵەوە دانیشتووە ئاخر بۆ یعنی بەڕاستی ئەو وشەیەکی خراپە حقا ئەوان خۆیان یعنی توێژی خانە نشینیان ئەمە چاکەن و وشەیەکی باشتی بۆ بدۆزەوە کە من ناتوانم ئێستا هیچ بڵم لە ڕاستیە بۆیە چونکە وشەی خراپ مانای خراپ دەبەخشێ وشەی خراپ مانای خراپ دەبەخشێ هەر لێرەوە جارێکی تر یعنی زۆر گرنگە بچینەوە لای نالی مەلا خەدری نالی جارێکی تر قسەیەکمان بۆکە وشەیەک لە وشەکانی ناوی تۆیە دەڵێ سپی نەزیرە سپی نەزیرە هەموم و لە سڕی وەجه و لەسەر ئەوجا دەفەرمێ منەوەرە لە تەرەف نورەوە بووە بە نەزیر یعنی چی یعنی دەڵێ ئەم سرە سپیە بێ لە وەجه و لەسەر لە وەجه و لەسەر ئێمە چ لە دەم و چاومانە چۆنە لەسەر و ڕیشمان سپی دەبێ و چ سەرمان سپی دەبێ ئەمە ئەفەرمێ سپی نەزیرە یعنی چییە ئاگادارکەرەوەیە یعنی وەکو چۆن زۆر جیهازمان هەیە ئاگادارکەوە گاتە پلەی ئەوەندا ئینزارێک دەدا نالی پێمان دەڵێ سپی نەزیرە هەموو مو لە سڕی وەجه و لەسەر بۆچی وەجه یعنی بە چ معنایەک هێناوێتی وەجه لە سوورەتی ڕەحمان وەریگرتووە نالی خدا یعنی ئەم کەلیمەی لە شعرەکەی نالی لە سڕی وەجه و لەسەر لەکوێ وەریگرتووە لە قورئان کە خدا دەفەرمێ كل من عليها فان هەرچی لەسەر ئەرز بێ فانیە و دەڕوا دوجار ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام خدا دەمێنێ خدا باقیە لەبەر ئەو باسی وەجهی جارێکی تر لێرەوە هێناوەتەوە جا لێرە پێمان دەڵێ ینی بە مانایەک لە ماناکان پێمان دەڵێ ئێوە ینی مەیشارنەوە ئەم سەرە سپیە بێ مەیشارنەوە منەوەرە لە تەرەف نورەوە بووە بە نەزیر یعنی الله نور السماوات والأرض خدا ناوی النورە مادام ئەم سپێتیە لە تەرەفی خداوە هاتووە خدا کە نورە و منەوەرە و ئەم سپیەی پێبەخشیوی مەیشارەوە چکە لە تەرەفی نورەوە هاتووە منەوەرە و لە تەرەفی بەلێوی گفتی مامۆستا دیڕاساتین سەردەم هەنە بەحساوی چەندێتکەن کە پیراتیە وەک نساخیەک بدەنە قەلەمدان ئانکو هەوڵدەن چارەسەری بۆ پیراتی بدۆزنەوە ئەرێدوی حاڵەتەی دامدی چاو بەسی ڕاستە ئەمە ئەوەیە کە ئینسان وەکو گوتم هەموو حەزەکە تەمەنی درێژ بێ و بەڵام حەزیشی لە پیری نییە ئەم فترەتە چیمان پێ دەڵێ ئەم فترەتە لە ناخی ئینسانە لە باسی قیامەتە گوتمان حەقیقەتی بوونی بەهەش دەسەلمێنێ ئەوە ڕاستە لە ژیانە هەوڵی بۆ دەن یعنی گەیشتن بە عمری نوح هەوڵی بۆ ئەدرێ گەیشتن بە تەمەنێک ئینسان سەری سپی نەبێ گەیشتن بە تەمەنێک ئینسان پیر نەبێ ڕاگررتنی ئینسان لە حاڵەتێکە ئەم هەوڵانە نیشانەی چین نیشانەی ئەوەن کە مرۆڤ دوجار هەر دەمرێ بەڵام کە مرد ئەوە نیشانەی ئەوەیە کە بەڕاستی دەبێ مردن نەبێ وەکو باسمان کرد قۆناغێکە لە قۆناغەکان ئەبەدیەت فیترەتێکش دەف مرۆڤی ڕاستە ئەبەدیەت ئەوەیە ئینسان نایەوێ معدەم بێ نایەوێ ئیعدام بکرێ دەیەوێ هەر بمێنێ حتا ئەوانەی کە سزای ئیعدامیان بۆ دەرەچێ سزای هەتاییان پێ خۆشترە بمێنێ بەڵام ئیعدام نەکرێ ومێدی ئەبی ئەو کاتە بۆیە ینی ئەمە جارێکی تر نالی پێمان دەڵێ لەم شعرەدا یعنی ئەمە لە جاتی ئەوەی کە خەڵک خەفەتە خوا و سەری بۆ یاخەکاتەوە و قژی بۆ یاخەکاتەوە و ئەی شارێتەوە و یعنی ئەمە شەڕێکە لەگەڵ سروشتی خۆتێکی بوچی نابژین ئەوەژی هەر تموح هەبوو ژیانێ ڕاستە بەڵام مەبەستمەوە بوو بەو مانە سلبیەکەی نا یعنی گەیەکی بتوانێت خۆی جوان کا و ڕێک و پێک بێ و چی بێ بەڵام ئەمە بکە کارێکی باشە بەس ئەگەر بمام خەفەتەوە بێت چونکە ئەزانی چۆنە هەموو شاردنەوەیەک خەفەتێکی لە دوایە
ئەو کەسێکەوە بە چۆن دەڵێ ینی کاری خوددا جوانە یعنی ئەو کەسەی کە چۆن دەڵێ بە سروشتی خۆی دەڕوا هیچ ترسی نییە بەس ئەو کەسەی کە شتێکی شاردبێتەوە لە خەڵک دەرهاوی شتێت خراپ هەن بەڵێ 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 دەرهاویشتەکەی ئەوەی خراپە باری دەرونی یعنی خوددایشی جوانە یعنی ئەگەر یەکێک بەردەوام هات ئەم قژەی عمری 70 ساڵە و 80 ساڵە هەر ڕەشی کە هەموو کەس تێدەگا کاکە 70 ساڵ چۆن قژی ڕەشە بێ باری دەرونی خۆی تێک دەچێت بۆ باری دەرونیەکەی بەوە تێک دەچێت کە شتێکی شاردۆتەوە ئەگە 10 ڕۆژ ئەگە 2 ڕۆژ لە شوێنێکا بێ لەگەڵ هاوڕێکانی و مادە و دەرمانەکەی لانە بێ دەرەکەوێتەوە ئەنجا زۆر خەفەت دەخوا کەواتە ئینسان نەترسێ نالی پێمانی گوت مەترسن خەڵک ئەڵە سەرت بۆ سپی بۆ بڵێن منەوەرە و خوددا نورە و لە تەرەفی خودداوە ئەمەم بۆ هاتووە جەلەبەرەوە جارێکی تر بچینەوە لای مەولەوی ئەڵێ ساقی پام بەستەن زنجیرەی پیرین دەسم دامانت وادەی دەستگیرین یعنی جارێکی تر ئمە فێرەکاتەوە کە خوددایە ئێمە ئێستا ئەگەشتینە ئەم تەمەنە و گەشتینە ئەم حاڵەتە وەکو چی وایە کە ناتوانانی بە ئاسانی بڕۆی وەکو جاران ناتوانانی بەڕێوە بڕۆی وەک ئەو وایە زنجیرێک لە پێمان هەبێ وەک ئەوە زنجیرێک لە پێمان درابێ بۆیە هەنگاوەکانی پیری هەنگاوەکانی بەد ساڵاتچۆکان کورتن کە من کورت ئەڕوا بڕێەوە لەبەرەوە فەرمێ دەستم دامانت وادەی دەستگیرین یعنی ئیتر وادەی ئەوەیە کە یەکێ دەستمان بگرێ وادەی ئەوەیە یەکێک دەستمان بگرێت جا ئێمە ئەو کەسە بین مەسەلەیەکی زۆر گرنگە هەموو جا گوتومە باوکمان دایکمان لە مناڵی کە دەستی ئەمەی دەگردە ڕۆشتین دەیتوانی هەنگاوی گەورە باوێ بەس دەبەر خاتری هەنگاوە بچووکەکانی ئێمە دایک و باوکمان هەنگاوەکانیان بچووکە کردەوە ئێستا ئێمە کە ئەگەر لەگەڵ دایک و باوکمانە پیاسە بکەین زۆر گرنگە بە پێی خۆمان نەڕۆین بە پێی گەنجێتی ئێمەش پێمان بخێنە سەر پێی ئەوان بە پێی ئەوان باشە مامۆستا دەستێتت خۆش بن دەچینێت ناو شارین کوردستانیدا دیسان پرسیارە دوێ هاتی ئاراستەکردن تو وەک کەسێکی دان عەمر تەدوێت بووتە چ بهێتەکردن احترامی گەورەی بگرن بە برای خۆم بڵێم بە قسەی دایکان بکەن بە قسەی بابیان بکەن نەچنە و جێ ناخۆشانە مەسەڵەن شتێک خراپی لێ دەکرێت ئەخلاقیان باش بیتن ڕەوشتیان باش بیتن پیاوە نەبن گەنج وەختێکە ژیانێکی هەبوو ئەوختە معاملەکە ئێمەشە بە باشی بەڵام کە ژیانێکی نەبوو معاملەکە منە چی بکات ئەو ژیانی نەتەعمانێکی باش لەگە منا بکات گەنجەکە خۆی دواکەوە تۆی چی پێ نییە چەنگە هەر لە ئاوی جیگا ئاخر چێن گەنجەکانمان ئەگەر نیزامێکە بێ یارمەتیان بات حکوومەت یارمەتیان بات لە زانکۆ مەکتەبتەوەگە بچێت سەر وەزیفە ببینێت ئەو گەنجەش یارمەتی منە خزمەتی منەکات قاعدەیەکە لە حیاتە قاعدەیەکەیە خۆی ئەتوانم بڵێم بە کوردی ئەو بە ئەنگلیزی و بە عەرەبی لكنه هەر بە کوردیەکەی بڵێ ئینسان لە حیاتە لەکوێ فێری باشە بێ لە باب شخصیەتێکە دوای مامۆستای قوتابخانەش ئەوش هەر المەدرسەیەکە لەوانە ئەگەر فێری مەوعیدێکی باش فێری ئەخلاق فێری قسەی باش بوو ئەو ئینسانانە ئەو جیلی مجتمع جیلی کۆمەڵگایەتی ناجیحە و موفقە قیمەتی ماڵە خۆ بگرێت قیمەتی جیرانی خۆ بگرێت قیمەتی هەواڵێ خۆ بگرێت ئەم مرۆڤێ ئەمین بێت دێلگەر هەمی دنیای ئەمین بێت هەگەر مرۆڤ غەڵەت بی و خرابی کرد و بچووکاهی و جەحەیل و مای بێخۆدان بڵێ گەل دەی بابێت خۆ باش بن دێ گەل مژ باش احترام مرۆڤ ڕێسپی احترامە خەلکی یا مەسئولەکە یا ئەویدیەکی احترام بێت سەردەستی هەمێ ئاخڵ خودی دایره بن ارد مو بیشتر رجل مو بگیرن والله مدبت قال لك احترام انساني جامع بقرد بيرامي بيت بيراجمي شي كذا هبت احترام ما بقرد بله بینێرن بەڕێ سوپاس بۆ بەشداربوویان کە ڕاوسەرنجێن خواڕاستەی مەکردین و ئاختنێتوە گەلک جوان و جێ خودا بوون مامۆستای بەڕێز ئەگەر جەنابێتەژی سەرنج داویت ئاختنێن وان بەڕێزانە مامێن بەڕێز بەحسا زۆربەیە بەحساوی چەندی کرد کە ڕێزگرتن ئەساسە بوو کەسێ دان عەمر جەنابێتە چه هەلوەستە هەیە لە سەروێ ئاختنێ و پشتینگی بچینە سەر تەوەڕێخ و ژی بزانین چ پێویستە بهێتەکردن بۆ کەسێن دان عەمر و کەسێن خوددان سەربوو باشە هەردوو مەسەلەکە بەیەکەوە خاڵی زۆر سەرەکی ئێمە جاری وایە ئەکرێت حکوومەت بە پلەی یەکەم لە خزمەتی کەسانی بە ساڵاچوو بێ یعنی ئەوەی کە ئێستا پێی دەڵێن خانەنشین ئەگاتە ئەو تەمەنە زۆر گرنگە مەسەلەن لای کەمی موچەکەی بەشی ئەوە بکە کە ژیانێکی سەربەڵند و سەربەرزانەی پێ بەڕێوە بەرێ بەڕاستی بەشێکی زۆری خانەنشینانی کوردستان لەسەر 230,000
230,000 بەشی هیچ ناکە ها ناکرێ ینی ئەمە مەسەلەیەکیە جا دەکرێت گەندەڵێکە نەهێڵی ئەوانەی سێ و چوارە و ئەوانە کەم بکەیتەوە ئەوە بێنیتەوە بۆ ئەملا بەشیان نکاتەوە ئێمە ناکرێمە لە یەک وڵاتە ئەژین نابێت لە عێراق لای کەمی موچەی خانەنشین 400,000 بێ لێرە 230,000 بێ چۆن نەبێ نابێت لەبەرەوە ئەوە مەسەلەیەکی یەکجار گرنگە ئەگەر وا بکەین دان ئەمر و بە ساڵاچوی خۆمان دەڵێ حکوومەتی خۆمان ئاگای لێمان نییە ئەوە کارێکی زۆر باش نییە لە ڕاستیدا خاڵێکی تر بە ناڕاستەوە خۆ دەتوانین لە خزمەتی بە ساڵاچوو بیت وەک دۆزینەوەی کار بۆ نەوەکانی یعنی ئستا ئەو کەسێک لەو بەڕێزانە وای فەرموو یعنی ئەگەر کوڕەکە هیچی نەبێ کارێکی نەبێت چۆن لە خزمەتی باوکی بێ کەواتە لێرەوە مەسەلەیەکی گرنگ دێتە پێشەوە چ لە ڕێگەی کەرتی حکوومەت ئەڵێ پڕ بووە جێگە هەیە جێگە نیە ئەمانە مەسەلەیەکە مەجلیسی خدمە و ڕاژە هەبێ بۆ ئەوەی بە جوانی بە عەدالەت خەڵک تەعین بێ ئەمەش تەبەن بەش ناکات دوژار دەزانم بەڵام ئێمە نزیکەی 23,000 کۆمپانیا لەم هەرێمە کار دەکا و مۆڵەتی هەیە ئەوانەی کە ناوخۆ و محەلین زیاتر لە 30,000 کۆمپانیای بیانی لە وڵاتە کارەکە کوا ئەمانە چیان بۆ تەعین کردوون لەو کۆمپانیانی خۆیان دەبێ ئەمانیش کار بدۆزن مەبەستم چییە خوا لە قورئان دەفەرمێ یعنی دوو کچەکەی شوعیب ئەوە بڵێن ئەوەی کە قالتا لا نسقي حتى يصدر الرعاء وأبونا شيخ كبير دوو کچ بۆ مەجبورن بێن ئاو دەرکەن لە بیرێک ئەمە قورئانە دوو کچ بۆ مەجبورن بێن مزاحمەی پیاو بکەن و لەگەڵ پیاوە پاڵ بەیەکەوە بنێن لە پێناوی ئەوەی کە مەڕەکانیان ئاو بدەن و ئاو لە بیرا دەرکەن خدا ئیشارەتێک دەدا کچەکان دەڵێن و ئەبوونا شەیخ کەبیر برایان نییە پێناوی خزمەتکردنەوە بابی دەبینی کەواتە وەختێکە ئەگەرمە ئیشێک هەبووە بزانە کە کاتێک موسا دەبێتە زاوای و یەکێک لە کچەکان دەخوازی ئەو کاتە ئەم پیاوە دەحەسێتەوە کەواتە ئەبینی چۆنە یعنی ئاسانکردنی پرۆسی هاوسەرگیری ماڵێک ئاوەدانەکاتەوە لە هەمان کاتە دۆزینەوەی کار بۆ کوڕێک بۆ کچێک ئەبێتە مایە ئەوەی کە بعد جوانتر لە خزمەتی باوشابێ بزانەکە ئەوە یوسف دیار نییە و یعقوب سەلامی خوای لەسەر لە خەمی دۆزینەوەیەتی بنیامینیشی دەڕوا ئەوە لەوێ مەسەن ئەویش حجز دەکرێت و بەو شێوازانی چیرۆکە کە دوور و درێژە مەبەستم ئەلەوەیە براکانی بۆ داوای بنیامینەکەنەوە قالوا يا أيها العزيز إن له أبا شيخا كبيرا فخذ أحدنا مكانه أم باوكا بتمنى تحملي أو ناكا أم كرشي أسالي تو قلديتو فخذ أحدنا مكانه يعني براكاني كان خرابي جبونا هستيان كردوه كباوكان يدي تحملي لدزداني دوميش ناكا يكيك مان ورقر لجيقي أو يمداني أو برلاك وقيناكا بو لبروي إن له أبا شيخا كبيرا كواتا لسر همومان كومبانيا كان كارغا كان حكومة يعني كالرز لقنجيك أقرين كاريكي بو أدوزين أو لبر چيا لبر أوي براستي مصدريكي رزق من بو باوشي دوزيوتو لراستي ده أما خالكي زور سريكيها لقرآن وأما جي بيكري بينو كالتور كالتوري كردواري رحم بهنديك تويج ناكا كالتوري كردواري كبفراوانيكي بشعري بأدبي مثلا بقورانيكاني بفولكلوري رحم بهنديك تويج ناكا بو نمونة مثلا لكردواريا يعني شون أو قساني كهاتوا على بيري وهزار عيب أما وشيكا لقنجيتيا قنجيك أي اللي خرابة شكا بيريك بتمنيك أمي بينا خوشة يعني آية بيري وهزار عيب بوش أي بوشي لأوروبا بيري هزار عيبي بيونية چونك آسان كاريكاني جيان هموشتي بو آسان كردوه همو أو جهازاني كهيتي ولا بردستيتي و همو تكنولوجيا عيب هبنجي أم سببي راست أو قصير راست تكنولوجيا نيو لأوروبا هموشتكي بودان عمرو بو بيركان آسان كردوه لبرو هسناكن للراستي دا بيرن هسناكن بيناوتري بيري وهزار عيب تمني هاوسەرگیری ئەرێ خدا فەرموویەتی خدا لای بلوغی دیاری کردووە بۆ لای کەمەکەی بەڵام ئەو سەری دیاری نەکردووە ئێکەواتە مرۆڤ مافی خۆیەتی ینی هاوسەرگیری بکات جۆرجا کوڕان کچان یعنی دوی حاڵەتەیدا دەما ئەف کەسە دان عەمر بیدگەیتە حاڵەتێکی خێزاناوی ئەمری خودی بکەتن داخوازا هەڤژینیەکانی بکەت و کوڕێنویت بنە ڕێگر ئەف حاڵەتە چاوە یعنی ئەمە خراپە یعنی مافێکی سروشتی هەر دوو ڕەگەزە کە لە هەر تەمەنێکە ئەو شوبکە یاخود ئەو ژن بێنێتەوە بەو مەرجەیکەوە یا بڵێن بەو شێوازەی کە ماڵ لە یەکتر تێک نەدەن هەموویان یارمەتی یەکتر بدەن چونکە بەڕاستی کیفێتیەک بن بەڵێ ڕاستە یارمەتی یەکتر بدەن و کەسەکە نەبێتە مای ئەوەی کە یعنی چۆن نەڵێ ماڵ لە خۆیان تێکدەن ئەوە ناڵێم بەس وەکو ماف ئینسان تا مردن بەو شێوازی کە ئەژێت چکە خوا فەرمێ ماتابە لەکم یعنی بەو مانایی کە ئینسان ئەبێ هاوسەرگیری ژانی خۆشکە جا وەسم چی بوو کە کەلتوری کوردی فۆلکلۆری کوردی ئەڵێ پیری و هەزار عیب ئەوە خراپە ئەوە شتێکی نەرێنیە یا مەسەلەن کەسێک
گاتە تەمەنێک دوای ئەوەی تەقاعود نابێت لە 63کە ئەوێ کارێکی تر بکە پێیەکری قەیچێکە پێڵێن مەسەلەن ئەچێتە بەر خوێندن ئەڵێن بە پیری دەچێ بەر هەویری یعنی تازە بەم پیری ئەڕۆی کەچی لە وڵاتانی ئەسکەندەناوی خەڵک بە 80 ساڵی ئامادەی تەواوکە یعنی خوددا ئەم ڕێگانی نەگرتووە ئەبێ ئەم کەلتورانە یا مەسەن گۆرانی زۆر خراپەیە مەسەلەن پیاوێکەیە بە عومرە ئێخۆ کچێکش کچێک گەشتێتە تەمەنی 20 ساڵ 30 ساڵ ئەگەر شووی بە 50 ساڵێک کرد هەردوو تەمەنەکە لە پێی یاسا و شەرع ڕێ پێدراوە ئارەزومەندانە یعنی ئەگەر پیاوێک بە تەمەن بێ خێزانەکەی تۆزێک گەنج بێ لە گۆرانی کوردی هەیە ڕۆژانە جۆت لێبێ ئەڵێ وەرە مەرد و مەردانە دەست بەردە لە کابرای پیر یعنی لەبەرەوەی مێردەکەت پیرە ئەمام خیانەتی زەوجی ئەمە قسەیەکی بێمانایە ئەمە قسەیەکی خراپە تۆ کە ئەمە ئەەکەی بە گۆرانی بڕوا بکە من لە چۆن ئەگەر من لیژنەی هەڵبژاردننی و کەلیماتی گۆرانی بم ئەو گۆرانی قەدەغاکەم بۆ چونکە ئەو گۆرانی بزانە ئازاری چەند کەسی بە تەمەن ئەدا ئێستاش نەگەنجەکەی یارمەتیەدا ئێستا خێزانەکە تۆ بە ڕووی مەشەکەڵان ئەوانە یعنی ئەمە لێمان تێک نەچێ مەبەستم ئەوە نییە خەچێکە چێ 15 ساڵی هێنێ بۆ ئەمە یاساش ڕێگەی پێنادا مەبەستم هەمانە 20 ساڵێک 30 ساڵێک کەمتر لە بینی دایک و باوکان بە ئارەزومەندانە خو یەکتریان خۆشەوێ ئەمە مافی خۆیانە جامە بەستم تۆ گۆرانی بڵێ وەرە مەرد و مەردانە دەست بەردە لە کابرای پیریانی چی یعنی ئەمە فێرکردنی چیە یعنی تۆ ناگونجە خێزانی ئەوبی بۆ ناگونجە ئەمە ئارەزومەندانەیە ئەمانە دەیان شتیوات بۆ ڕیزەکەم کە لە گۆرانی کوردی و لە کەلتوری کوردیە خراپە بەمانە ڕێگەی پێ نەدرێت ئەم کەسانی کە بەتەمەنن بۆ ئێمە ئەرشیفێکن ئەزانی کە مردن هەموو قسەکان ئەڕوا خۆ ئەو ئێستا زۆربیان هەیە نەخوێندەوارن قەدیمەکان یا توانای نووسینیشی نییە وانە یا خۆ کیبۆرد و شتیش نازانێت کەوتە چاو مەفۆلڤی ئەرشیڤ بێتە وەرگرتن کۆفی ئەنان لە یاداشتەکانی ئەڵێ کۆفی ئەنانی سکرتێری پێشووینەتەوە یەکگرتوەکان ئەڵێ پندێکی ئەفریقیمان هەیە دەڵێ کە بە ساڵاتچوویەک دەمرێ کتێبخانەیەک مەکتەبەیەک لە نێو دەچێت هەر باسی ڕابردوو 100 ساڵی پێشوت بۆ بکاتەوە ڕیکۆردێکی بۆدانە تەسجیلێکی بۆدانە بەس با قسە بکە بەلەم تکارین لێ بکەینە ستاندەردێک بۆ هەموو کەسێکی یانجی تنێ دە کەسێ نایە نانە بۆ هەموو کەسێک بڵێ بۆ ئەزانم چێڵێ ئەڵێ لەوەیە کەسێک بێت مەسەلەن دانابێ و زانابێ و علممان پێدا نە کەسێکەیە مەوالیدی 1920 بێ بۆ نمونە 1930 بێ ئەڵێن وەرە باسی ڕابردوومان بۆ بژێڕەوە یەک وشە لە وشەکانی ئەو یەک کۆمەڵ لە باسی مێژووی ئێمە دەگۆڕێ کە دەڵێ فلانە ئیش وای کرد حکوومەتی فلان ئەو کاری کرد وای کرد ڕەنگە تۆمەتی خراپێتە سەر کورد بەڵێن قەتڵ و عامی فلانی کرد ئەو بەتەمەنە پێمان دەڵێ نەخێر ئەو حکوومەتە کردی ئێمە نەبووین بۆ نمونە مەبەستە مامۆستا کە استیفادە لە ئەرشیڤ بێتە وەرگرتن کەسێن ئەکادمی بێ چەندێ ڕابن یانجی ئەو بەڵە زارۆکیوان هەر مناڵی ئەوان هەر ئەوە مۆبایلی هەیە هەر مۆبایلەکەی دانێ و هەر ڕۆژی مەسەرەن سەعاتی قسەی لەگەڵا بکە بڵێ باسی ساڵی ئەوەندە چۆن بوو فلان چۆن بوو زمانی پاشایەتی چۆن بوو فلان چۆن بوو شۆڕشەکانی کورد چۆن بوو چیت بینی چیت بیست هەر ئەو کۆکاتەوە دوجارە بێ بە کتێبێک بزانێ مە هەمومان کتێبێکی و ئەرشیفێکی گەورە کۆفی ئەنان ڕاستی کرد کە بە ساڵاتچوویەک دەمرێت کتێبخانەیەک لە نێو دەچێت اینجا لە نێو ماڵی خۆمانداوە دایک و باوکە و داپیرۆ ئەمان لەگەڵمان دەدەژین گرنگە خواردن ئەرە خۆ دایک و باوک جۆجا چەند جا دایک و باوک لە منداڵ دایک دەپرسێت دەڵێت چ خواردنێکت حەز لێ ئێستا بێ بزانین ئەوان حەزیان لە چ خواردنێکە حەزیان لە چ شوێنێکە بۆ چ شوێنێکیان بەری ئارەزوەکانی ئەوان لە چەند شرکێکت زۆر کێ ماینەوە مستاگەر آخر ئاخفتناتە چییە بوو کەسێن گەنج و دان عەمر هەل جەزاء خدا فەرمووی هەل جەزاء الإحسان إلا الإحسان پاداشتی چاکە هەر چاکەیە کەواتە بۆ ئەوەی بمانەوێت لە دان عەمری و لە بەساڵاتچوویدا نەوەکانمان لە خزمەتماندا بن دەبێت ئێمە لە ئێستەوە لە خزمەتی دان عەمر و بەساڵاتچووی دەستێتت خۆش مامۆستای بەڕێز زۆر سوپاس بوو جەنابێتە بۆ ئاڕاستەکردنەوەن هەمی پەیوێن هەژی و جوان بەلێ بینەرین بەڕێز وی ئاوای دەهینە دومایەوی خەڵکیژی و زۆر سپاس بۆێن هێژا کە بەشدار بوون گەلمەت بینەریەدا هیڤیامە ئەوە مەشیاویتە مەفاکێ بەخشینەوەیان ڕێزدار و بگەینەوی ئاستی کوت خزمەتە کەسێن دان عەمر و فەرهەنگێن خودابین ببینم خێر و شاد تا خەڵکەکە دی بگەینە فێ خدای مەزن مەپارست